لە بواری پۆستی ئیداریدا، لە بواری پۆستی بەڕێوەبردننی وڵاتە. ئێمە ذوالقەرنەینمان هەیە لە قورئانە، لە سوڕەتی ئەلکەهفە بە جوانی باس کراوە. پاشایەکی دەسەڵاتدار لە لووتکەی دەسەڵاتی ئیداری و سەربازیدا توانیوێتی ڕۆژهەڵات و ڕۆژهەڵا ئاوای زەوی ئەو زەمانە بگرێ، ببێتە فریاد ڕست بۆ گەلانی چەوساوە، ژێردەستەی یەئجوج و مەئجوج، ڕزگاریان بکە، بەس دروستکە، سەدێک دروستکە لە بەردەمیاندا خەڵکی فەقیر و هەژار بەدەستی خۆیان کار بکەن، مافی ڕەوای خۆیان بەدەست بێنن، ئازادی بۆ گەلان دەستە بەرکە، کەچی شیعاری ئەم پلە باڵایە، ئەم فەرماندە سەربازیە گەورە، ئەم بەڕێوەبەری ئیداری خەڵکە ئەمە بوو: هذا ڕەحمەة من ڕەبی، ئەمە هەمووی ڕەحمەتی خوای پەروەردگاری منە. هذا ڕەحمەة من ڕەبی، ئەمە هەمووی ڕەحمەتی پەروەردگارمە سوبحانه وتعالى. ئەو کاتە پارە و پلە دەبێتە خێر بۆ خۆت و بۆ دەوروبەرت. تەواوی مرۆڤایەتی گرفتاری فیرعەون و قارونە. فیرعەون و قارون بەڕێزان لە قورئانە کە باسکراون تەنها دوو کەسایەتی نین، تەنها دوو کەس نین، مردبن و ڕۆیشتبن و تەواو بوو بێ ژیانیان. بەڵکو فیرعەون هەموو پلەدارێکی دەسەڵاتداری خاوەن کۆشک و تەلاری پاسەوان و حیمایی زۆر کە بەڕێوەبردننی وڵاتەکە بەدەستێوەیەتی، بەڵام دوو سیفەتی هەیە: هەم خوانە ناسە، هەم خۆ بەزلزانە. بە خەڵکی دەڵێ ئەنا ڕەبوکم الئەعلا، ما ئوریکم ئیلا ما ئەرا، چاوی ئێوە هەمووی داخراوە، ئەوە شتە ڕاستە، ئەو شتە بوونی هەیە کە چاوی من بیبینێ. ئێوە دەبێت عەقڵتان داخەن، عەقڵتان لۆگ بێ، مێشکتان بەکار نەهێنن، من لە جیاتی هەمووتان بیر دەکەمەوە، لە جیاتی هەمووتان دەبینم، لە جیاتی هەمووشتان بڕیار دەدەم. ئەم فیرعەونە لە هەموو زەمانێکە هەیە. ئەمە فیرعەونە تەنها نەفەرێک نییە سیستەمەکەی کۆتایی پێهات بێ، هەتا کۆتایی زەمان دەمێنێ. هەم خوانە ناسە بێدینە، هەمیش خۆ بەزلزانە. ئەمە وڵات و گەل و نیشتیمان لە ناو دەبە. فەکانوا من المغرقین، هەموویان بەیەکەوە لە ناو دەبن، هەموویان بەیەکەوە غەرق دەبن. غەرقی گرانی، غەرقی شەڕ و شۆڵ، غەرقی ئەوەی کە فەسادی ئیداری و گەندەڵی لە وڵاتە بڵاو دەبێتەوە. قارون ڕەمزە بۆ هەموو سەرمایەدارێک، پارەدارێک، زۆر زۆر سەرمایەکەی لەسەرەیە، زۆر زۆری هەیە وەکو پارە، بەڵام دەڵێ ئینەما ئوتیتوه عەلا عیلم عیندی، ئەوەی کە هەمە ئەم سەرۆت و سامانە، ئەوەی کەوا لە بەردەستمایە لە سەرمایە، ئەوە هەمووی بە ئازایەتی خۆم پەیدام کردووە. ئەوە عیلمی پارە پەیداکردنە. ئەوە خەڵک نازانێت چۆن کەسابەت بکە، چۆن پارە پەیدا بکە. من خۆم لێ دەزانم. ئینەما ئوتیتوه عەلا عیلم عیندی، کەواتە دەوڵەمەندێکی خوانە ناس، دەوڵەمەندێکی متەکەبیر و خۆ بەزلزان. و فیرعەون قارونیش وەکو نمونەی سەرمایەدارێک ئەبێتە مایەی بڵاوکردنەوەی خراپەکاری لەسەر زەویدا، مای ئەوەی بازار قۆڕق بکە، خەڵکانێک بەس کەسابەت بۆ ئەو بکەن، ئەویش بە نانسکی خەڵکێک وەکو کرێکاری و شاگردی بەکاربێنێ. ڕەمزی قارونیەت بۆ دەوڵەمەندی خوانە ناسی خۆ بەزلزانە.